سڵاو مناڵی بلورین لە نێوان ئاین و زانستە لە کاتێکدا منداڵی بلورین هیوایەکە بۆ ئەو کەسانەی بێئومێد بوون لە منداڵ بوون کەچی دەبینین زانایانی هەرێمی کوردستان منداڵی بلورینیان حرام کردووە. هۆی ئەم حرامکردنە چییە؟ بینەرمان. زۆر جار پاش پرۆسەی هاوسەگیری یەکێک لەو کێشانەی ڕوبەڕووی گەنجان دەبێتەوە منداڵ نەبوونە کە ئەمەش هەم کێشەی کۆمەڵایەتی و هەم گرفتی دەرونی بەدوای خۆیدا دێنێت. زانستی پزیشکی ئەمڕۆ چەندین ڕێگای دۆزیوەتەوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە و یەکێک لەوانە مناڵی بلووریە. بەڵام زۆر جار ئەمەش بە تەواوی کێشەی نەزۆکی چارەسەر ناکات و هەر بۆی ڕەحمی بەدیل یا کەسی سێم دەبێتە چارەسەر. لە تازەترین فتوادا لێژنەی فتوای هەرێمی کوردستان ئەم جۆرە وەچەخستنەوەی بە حرام دەزانێت و پێی وایە کۆمەڵێک گرفتی وەک میرات و دەستنوێژ و خەڵوە لەگەڵ خۆیدا دێنێ. واتە کاتێ هێلکە و تۆوی ژن و مێرد لە منداڵدانی هەوێدا بنرێت تا پاش لە دایک بوون ئەوە گرفتی میرات و نەسەب لەگەڵ خۆیدا هەڵدەگرێت کە کامە دایکی منداڵەکەیە، دایکە بایۆلۆجیەکە یان ئەو دایکەی منداڵەکەی هەڵگرتووە یان ئەوەی بەخێوی دەکات. پرسیاری سەرەکی ئەوەیە زەڕورەتی دەرکردنی ئەم فتوایە چییە و ئایا لە کوردستاندا ئەمە بۆ بەدیاردا یان تەنیا پرسیارێکە؟ پاشان ئایا لە ڕووی شەرعیەوە ئەمە واناکات منداڵی بلووری ئاسایش بکەوێت تا ژێر گومان و خەڵک تووشی ڕاڕایی بکات؟ منداڵی بلورین دوای ئەوەی کە لە بلوورەکە ئەپیتێنرێ ئەکرێتە ڕەحمی ژنێکەوە. بێگومان ئەو ژنە خۆی نەخۆشە بۆیە ئەم ئیشاکە زۆربەی جار لەبەرەوە پێویستە بکرێتە ڕەحمی ژنێکی ترەوە. ئەمە بۆچی حرامە؟ بالمناسبە ئەو تۆ کە ئەکرێتە ڕەحمی ژنە تۆ نییە لە سەدان ملیۆن حیامن یەک دانە ئەوش پیتێنراوە لەگەڵ هێلکەیەکە ئاوی پیاوە نە هیچ شتێک. حرامی ئەمە لە کوایە؟ شێوازەکانی زۆرە، ینی ئەوەی کە باز دەکرێت ینی بەو شێوازانە نازم جەنابەت پرسیارەکان دەکەێت ئەم شێوازە ژنێکی ئەجنەبیەوە جارێ دەچێتە ڕەحمی ژنێکی ئەجنەبیەوە. ئەوە دروست نییە لەبەری بابرین تۆی پیاوێک دەچێتە خرما مەسا تۆ من ئازم کرد تۆ نییە ئەمە بەڵێ بەهر شێوازێک بێ تۆ بێ یان پێدەگوترێمەنی یان ئاوی پیاوەکە دەچێتە لە ڕەحمی ئافرەتێکی دیکەدا دەنێن کە ئەو ئافرەتە پەیوەندی بەو پیاوەوە نییە، یعنی با بڵین هاوسەری نییە. ئەوە جائیز نییە لەبەرەوەی خولقەتی ئەو ئینسانە وایە، ینی دەبێ ئەو ژن و پیاوەی کە زەواجیان کردووە منداڵ لە بینی ئەو دوانەیە دروست ببێ، نەک کەسێکی دیکە بێتە ناویان بڵێن تەرەفی یا هێلکەکە با بڵین هێنێ ژنەکە خۆیەتی وەکو قوتوویەک قاپێک شتێک وایە دروست نییە. لەبەر چ دروست نییە؟ لەبەرەوە دروست نییە لەبەرەوەی ئافرەتە پەیوەندی بەوانەوە نییە، یعنی ئەوە دوو شەخصین جیاوازن لەگەڵ ئەو کەسەی دیکە. ئەو ڕەحمە کە بەکاردێتن لە بۆ با بڵێن تۆی ژن و پیاوێکی دیکە دروست نییە. مەسا لە چێ ئایا زینایە؟ خۆزانی چیە؟ زیناوە عملیەکە، بەڵام ئەو منداڵەش دیسان ناتەندروستە لە ڕووی شەرعیەوە. منداڵێک نییە کە بڵێ منداڵی ئەم پیاوە و یان ئەم ژنەیە ئەی باشە چۆن لە ئافرەتێکی دیکە بوو بە پێچ دقێک ئەمە حرام دقێکمان هەبێ ئەمە حرامکەم ئەخرنا ئەندە هۆکارمان هەیە با کۆمەڵە هۆکارێکمان هەیە. ینی خوای پەروەردیگار مەسەلەن لە یەکێک لە ئاتەکان دەفەرمێ یەهەبُ لمن یشاء إناثا ويهب لمن يشاء ذكورا. ئەو چی لە دوای ئەوە يزوجهم ذكرانا وإناثا یا ئەو جارێ دوانە یانێکیان بەس خوای گەورە کچی دەداتێ، هیوایە بەس کوڕی دەداتێ، هیواشەیە کچ و کوڕی دەداتێ. ويجعل من يشاء عقيما. هیواشەی خوای پەروەردیگار منداڵی پێ نادا، کەواتە ئیشی خوای گەورە جوانترە. کەسێک بۆ نەخوای گەورە منداڵی پێ نەداوە. بمبورە ويجعل من يشاء مريضا، يعني تر مريض نابێ بچێ خۆی شیفا بە ئەمە نەخۆشە دەکرێت چارەسەر بکرێت. حکم نەخۆشی ئەم چارەسەری ئەکات کە نەخۆشیە چارەسەر دەکرێت. مامۆستا ژنەکە ئەم مناڵە خۆی ئەو ژنەی دووەم نییە کە تیا زەرع کراوە، ئەو تەنیا مەخزنێکە بۆ ئەم هێلکە و تۆوە کە هینی ژن و پیاوەکە یا بڵین هەوێکەیەتی بۆچی ئەم ئەبێ بەدایکیە؟ ئەمان جارێ دووسێ کێشەمان بۆ دروست دەبێت. یەکێک لەوانە مەسلەی میلاد دروست دەبێت کە مەسەلەن تەمەشا دەکەی پیاوەکە بۆ من ناوی ئەحمەدا دوو خێزانی هەیە بە ناوی حەلیمە و خەدیجە. حەلیمە منداڵی ناوی بەڵام خەدیجە منداڵی دەبێت. هەردەستن پیتاندن دروست دەکەن لە بینی بابرێن تۆیەکەی حەلیمە لەگەل ئەحمەدی بەڵام لە ناو ڕەحمیچەی هەوێ ژنەکە کە دەکا خەدیجەیە کە لەوێن دەرێ بۆ ئیتر ئەو منداڵە
لە زیشی ئەو ژنە با بڵێن گەورە دەبێ پەروەردە دەبێ و دێتە دەرەوە بەڵام لە هەمان کاتێکە پەیوەندی بەوی نییە پەیوەندی بە حەلیمە و بە ئەحمەدی وایە بە حەلیمە نەک خەدیجە میراتی ناکرێت باشە ئێستا ئەسوبێنێ ئەو ئافرەتە وەفاتی کرد کە ناوی خەدیجەیە ئەو خەدیجە 5 منداڵی هەیە بەڵام لێرەدا ئەو دێتە پێش دەرێ کاکەوە دایکی منە من لەوی بوومە ئێستا کێوە دەرێن لە حەلیمە منداڵی نابێ شتی ئەو قسانە لۆچێ دەکەن ئەمن ئێستا بەشی خۆم دەوێت کە بۆ منە $2 دەکات بەس مامەسە ئەوانش پێ دەڵێن هەیە دەریەخا کە هینی ئەم ژنەی تریان هی ئەو ژنە نییە آخر ئەو کاتی چی دەرێ ئەو ئەم فەحسە بۆی دەکرێتن یعنی ناکرێت ئەمە کێشەیە جاری وای بۆ منە لەوانەیە میراتەکە دەفتەرێکە بەڵام ئەوان 2 دەفتەر سەر مامەسە بەڕێزت پێوانە لەبەرەوەی کێشە ئەوە یەکێک بۆرەوە یەکێک لە کێشەکان کێشەی دووەم بۆ منە میراتە دێن کاکەوە حەلبوگردنی ئازادەکا و نایەوێت یان کابرای دەوڵەمەندە پارێکی داتی و کێشەی نییە بەڵام مەسلەی لێرە دەستنوێژ و مەسلەی ئەو بابەتە مەسلەی مارەی دێتە گۆڕێ يعني ئەوە ئایا منداڵی ئەوەیان منداڵی حەلیمە هەر لێ ناشێت چونکە ژنی دایکێتی ئاخرنا لە ژنی دایک باوەژن ئەوە هیچ ژنی بابیتی ئەوە ژنی بابیتی کێشە لەوە نییە دەستنوێژەکە کە لەوی دشکیان ناشکێ بەڵام لە کەسانێکی دیکە مامەسا ناتوانین خلوە جەنابەت الحەمدلله باشی لەم معلومات هەیە مەسەلەی جەنابی خلوە ڕوودەدا جەناب کۆمەڵێک کێشەی دیکە ڕوودەدا ناکری ئەوە ئێمە قیاسمان هەیە بەلایانی کەمەوە لە مەذهبی سنەیە قیاسمان هەیە بە تایبەتی شافعی قياسي وبكرة سر الرضاعة يحرم من الرضاعة ما يحرم من النسب ونية يحرم من الحمل ما يحرم من النسب يعني آخر ما دتشتبا آخر شيء دتشتبا الرضاعة ديالك أما بشير پروردە کراوە یان شیری خواردووە ئەویش مەسەڵەن مەرحەلەی دانراوەکە پێنج جار زیاتر بێت و مەسەڵەن لە 2 ساڵێکەی کەمتر بێت و بەڵام ئەوە لەوی دەبێ یعنی لە ناو زیچیوی پەروەردە دەکرێت توانی ئەم هەموو تەحلیلەی زانان ئەیکەن دوایش پەشیمان ئەبنەوە لی زرر لە دین بۆ نمونە یەکەم جار کە قوتابخانەیەت قوتابخانەش حرامەکەن سارەش حرامەکەن دوای مەجبورن حەڵالیکەن پێتوانی ئەمەش هەروە بێت نا ئوستاز قەناعەتی من لەبەرەوەی ئەنجومەنی بالای فتووا مجموعە مامۆستایشی زۆر بەتوانە و آخر خۆر کوردستان نییە عالەمی ئیسلامی هەموو دەزانم قوربان ئەمە لیژنەی بابری ئەنجومەنی بالای فتووا سەر بەخۆیە یعنی سەر بە هیچ شوێنێکی دیکە نییە دوای دیراستێکی چڕ و بابرێن دیراستێکی باش لەگەر لایانی پسپۆر اینجا فتوایەک دەردەکەن ئەم فتوواش کە دەرکراوە لە بۆ زروفی ئێستا کراوە اینجا کە تو زروفێکی دیکە و زەمانێکی دیکە دێ و ئەفەن خەڵکانێکی دیکە دێن لە بۆ زەمەنی خۆیان فتوایەک دەدەن ئەوە بەڵگەنیە لەسەر ئەوەی کە ئەو مامۆستایانە پەشیمان ببێت باش مامۆستا ئێمە قاعدەیەکی شەرعی زۆر مهممان هەیە الضرورات تبيح المحظورات ئەمە ضرورەیەکە ژن و ماڵێک مێردێک ماڵێک خێزانێک خەریکە تێکە چێ ژنێک مەحرومە لە ژیان لە هەموو معناکانی ژیان بەهۆی نەبوونی مناڵەوە ئەمە ضرورەتێک نییە کە ئەم ژنە مناڵی بێت بۆچی بێ حرام بێ ضرورەتە بۆ هەموو کەسێک ئەگەر خەڵکێک هەموو خەڵک حەزی لێ منداڵی هەبێ و وەچێ هەبێ و ژیانێکی ئەوە بەڵام هەندێک شتێ خوای پەروەردیگار ئیتر امتحانی پێ کردووە یعنی بۆ نمونە حەزرەتی زەکەریا خوای پەروەردیگار منداڵی پێ نەداوە دوایی وەکو معجزەیەک خوا منداڵی پێداوە وەکو معجزەیەک بەڵێ ئوستاز ئافەن بەڵام ئەمە بەم شێوازە ناکرێت دەکرێت هەوڵ بدەن علاجی دیکەش بە شێوازێک بەڵام بەوەی کە ئافرەتێکی دیکە با بڵێن تەرەفی سێیەم بێتە ناو مەوزوع بەمەیان دروست نییە لەبەرەوەی شێواندنی ئەو خڵقەتە دروست دەکەن مستەقبەلێکی نزیکە تەحلیلی ئەەکەنەوە جارێکتر هەموو ئەهلی سوناڵن بەس کورد ناڵەمانی بەڵێ هەموو زانانی سوناڵن حرامە ئێستا بەس پێتوانیە حەڵالیەکەن ماوەیتر ئەگەر بە پێی شەرع بڕوان پێم وانە حەلال بکرێتن ئیتر ئەگەر لاشیاندا ئەوە شتێکی دیکەیە بەڵام بە قەنەعەتم وایە بەمە پرسیارێکی بابرین وەڵامێکی شەرعی دراوەتەوە بە پڕ بە پێستی خۆی لە بەرەوەی کۆمەڵە کێشەیەکی دیکە دروست دەبێ ئەوەی کە باسم کردووە مەسلەی میراتە مەسلەی دەستنوێژ و زەواجە مەسلەی بابرین خلوەت دروست دەبێتن مەسلەی یعنی کۆمەلێک حتا لە مەسلەی بابلێن ڕەحم و بۆچوونەکەی جاریوە ئەو منداڵەکە بووە ئەم ئافرەتە دەری من نییە ئەمن یعنی کودری هەلم گرتووە نۆماگوتەوە هی من نییە وەکو پێویست یعنی ئەوەی دەکە ئیهمال دەکە ئەو ڕەحم و سۆزەی پێ نادەتێ وەکو منداڵێکە ڕەحم و سۆز داکی خۆی ئەخداکی خۆشی هەلی نەگرتووە ئەوش دیسان ئەو ڕەحمە لە لای ویش نییە کەواتە ئەو منداڵە لە ڕەحم بێ بەش دەبێ لە کۆمەڵی گرفتی مەسلەی خلوەتە لەگەل ئەوانەی خۆی یان لەگەر هی داکی ئەسلی خۆی یعنی کۆمەلە گرفتێک لە مەسلەی میرات هەر گرفتی لۆ دروست دەبێ کۆمەڵە کێشەیەکی دیکەیە دوایی دەبێتە تێکدانی ئەو شتە جوانی کە خوای پەروەردیگار دایناوە کە ژن و پیاوێک بکەم بە یەک بە تەبیعی منداڵیان ببێتن بۆیە لەبەر کۆمەڵێک یعنی ئەو هۆکارانە کە ڕێ پێ نەدراوە.
لە ڕووی زانستی پزیشکیەوە پرسەکە چۆنە؟ ئایا کاتێ هێلکەوتۆ و دەپیتێنرێ و دواتر دەخرێتە ناو ڕەحمی دایک ئەگەرەکانی سەرکەوتنی چەندەیە و پرسی منداڵدانی بەدیل لە کوردستان و لە جیهانی ئیسلامیدا چۆن سیر دەکرێت؟ منداڵی بلورین زۆر جار قسەی لەسەرەکرێ پێشەکی حەزەکەم پێم بڵێ مناڵی بلورین چییە؟ ئەتوانین بڵێن بەرنامەی بلورە منداڵ ماوەی 2 هەفتە ئەخایەنێ کە لەگەڵ ئەو ئافرەت و ینی ژن و مێردەکە کە دێنە ئەو هەر سنتەرێک بێت دەبێت ئەو ئافرەتە لە دووەم ڕۆژی بێنێژیەوە تەمەشا ئەکرێت. زۆر شت هەیە کە مەثەن ئەبنە هۆکار بۆ سەرکەوتنی و ئەوە بە تایبەتی مەثەن تەمەنی ئافرەت دەبێت بزانی هۆی مناڵبوورە با پرسیارەکە شەویت حەزەکەم بۆی بینەر تێبگە هەر خۆی بلورە منداڵ چی ینی مەبەستە پێ ناسەکە بلورە منداڵ ئەتوانین بڵین ئەوە یەکەم یعنی مناڵی خۆجاران وایەنەوت ئاساس کە ناو شوشە و ئەوە بێت بەس خۆی هێلکە و تۆی و پیاوەکە وەرەگرترێت بەڵام ئەپیتێندێت باشە لە دوای پیتاندنی ئەگەڕێنرێتەوە بۆ ماوەی چەند ڕۆژ ئەپیتێنرێت پێشەوەی بخرێتەوە ناو ڕەحم 2-3 هین هەیە یەکێکیان بە لە 2وەم ڕۆژ دوای ئەوەی کە هێلکەکان وەرگیراوە یەکێکیان لە 3ەم ڕۆژ یەکێکیانیش هەیە لە 5ەم ڕۆژ خۆی باشترینی ئەگە جەوەکەی باش بێ و مختبەرەکە زۆر باش بێ و ئەتوانین بڵین لە 5ەم ڕۆژەکە باشە بەسکەوەی زۆر باوە لە 3ەم ڕۆژی ئەگەڕێتەوە لە دوای هێلکە وەرگرتن مە بەس لە دوای هێلکە وەرگرتن ئەپیتێنرێت بەس پێش ئەوەی بچێتەوە ڕەحمی دایک چەند ڕۆژی ئەوێت لە دەرەوەی لەناو بلورە با بڵین چۆنەوە خەمن وەکو پێتم وت هەموو بەرنامەکە 2 هەفتە ئەخایەنێ ئەگەیتە 13 من ڕۆژ و 14 من ڕۆژی هین دایکەکە کە بڵین هێلکەکان وەرەگیرێ کە ڕۆژی هێلکەکان وەرگیرە یان لە 2ەم ڕۆژ لە دوای هێلکە وەرگرتن یان لە 3ەم ڕۆژ یان لە 5ەم ڕۆژ ئەگەڕێنرێتەوە. ئەی بۆچی پێوترێ بلورە منداڵ کەواتە ینی لەناو بلورە بەس ئەپیتێنرێت؟ بەڵێ لە دەرەوەی چکە لە ناو دایکی ینی لە دەرەوە ئەپیتێنرێت لە ناو بڵین لە ناو مختبەری تاقیگەی کۆرپەڵەزانی کە لە ناو شوشە و ئەوە کە ئیشی دکتۆری کۆرپەڵەزانیە ئەوان ئەجا ئەیدەنە دەست ئێمە کە دکتۆری بڵین پسپۆری ئافرەتان ئەگەڕێنێتەوە بۆ دکتۆرە لە ئەوەی کە ئەپیتێنرێ مەسەن لە توی پیا و لە 100 ملیۆن 1 سپێرمەوە نیە؟ 1 سپێرم لەگەڵ حەسب ئەو سپێرمەی کەوا هەیەی نەوعێتەکەی مهمە جوولەکەی لەگەڵی مهمە کام ئەوان هەڵە بژێرن کام سپێرم لە هەمووی باشتر یان یەکدانە هەڵە بژێرن بەپێی چەند هێلکەی ئەخە پێ ئەپیتێنێت تۆ ئەو ئافرەتە خۆ 1 سپێرم بۆ هەموو هێلکەکان بزانن چەند هێلکەیان دەستەکەوێت یعنی ناڵم هەر هەموو ئافرەتێک جیاوازە لە ئافرەتێک بۆ ئافرەتێکی تر کە بزان چەند هێلکەیان دەستەکەوێت ئەو هێلکانە بە سپێرمی پیاوەکە ئەپیتێنن بەس کام سپێرم لە هەمووی باشترە پیاوەکەی خۆی کە پیتێندا ئەجا متابعی ئەو کۆرپەڵەیە ئەکرێ با بڵین ڕۆژی یەکەمی هەیە دووەمی هەیە بزان خانەکان بەش بووە بۆتە کۆرپەڵەیانە ئەجا ئەگەڕێنرێتەوە دوایەوە ئەخرێتەوە ناو ڕەحمی دایکەکە زۆر باشە ئەمە نسبەی نەجاحەتی چۆنە؟ نسبەی نەجاحەت ئەگەڕێتەوە سەر عمری دایکەکە ئەگەر ئەو دایکە ڕەحمی تەقەبولی ئەوەی نەکرد بۆی وەرنەگیرە شێوازی تر هەیە مەسەن ئەدرێتە دەست ژنی تر ئەوە چۆنە ڕەحمی دایکەکە تەحمل ناکە بە کەڵک نایە ڕەحمی نازانم بەڕێزە تۆ دکتۆرە زانیت ئەوە چۆنە مەسەن ڕەحمی ئەو دایکە نەیتوانێت ئەو حەملە هەڵگرێ با بڵێ خۆی ئەگەر هەر ئافرەتێک مەسەن بڵین قەزت ئەوەی هێلکەی نەبێ یان ڕەحمی نەبێ ئێمە بۆی ناکەین نەک ڕەحمی نەبێ ئافرەت دەناسم ڕەحمیشی هەیە و پیتاندنیشی کردو و ناجحش نەبووە جیاوازە معنای ئەوە نییە کە ڕەحمە تەحمل ناکە بە کەڵکی ئەوە نایە مناڵ هەڵبگرێت شتیوا هەیە ئیلا ئەگە ڕەحمەکەی نەخۆشیێکی شتێکی هەبێت نەتوانین کەوا هیچ شتێکی بۆ بکرێت ئەوە لە بیدایەتەوە دەست پێ ناکرێت بە بەرنامەکە ئەگەر بکرێت ڕەحمی کەسێکی ترەوە بۆکو پێوترە ڕەحمی بەدیل یا بکرێدان ئەوە نەجاحەتی یعنی قەزت ئەوەیە کۆرپەڵەکە بکەیتە ناو ڕەحمی ئافرەتێکی ترەوە ئەوە لە وڵاتی ئێمە باو نییە لەبەر ئەوەی ڕێگەی ینی ئیسلامەتی ئەو ڕێگەی بەوەمان نەداوە و ئێمە ناکرێت لە هیچ وڵاتێکی ئیسلامیە لای ئێمەش ئەو شتە ناکرێت بەس لای شیعە حەڵاڵە ئەمن نازانێت لەوان چۆن حەڵاڵیەکەنیانە بەڵام ئێمە نایکەین ئەو شتە یعنی لە کوردستانە نیە هەر لە عێراقشانە لە عێراقا ینی لە عێراقی شیعەشان لە عێراقانیە لە سعودیانە لە زۆر لە ئوردن نییە لە زۆربەی وڵاتە ئیسلامیەکان نییە شارەزار لە بوارەکەدا باز لەو پراکتیزەکردنی کارەکە ناکەم وەک شارەزار لە بوارەکە
ئەو دایکە ئەبێت کام ئەو دایکە بڵێنەوەی هەڵگری بەدیلەکە ڕەحما بەدیلەکە خۆی مشکلەکە لەوەیە ڕێتۆ هاتیتە ناوشتی دینیەوە باس لە دینیەکەی ناکەم قەیناکە تۆڵێک ئەو چێ بێتە دایکی وەنیە ئەمە بەسمەوەی مەسن ئەم دایکە کە ئەم ڕەحمایە ئەم مناڵە ئەخرەت ڕەحمی ئایا چی پێوەیە بەستێتەوە ئەو غیزایی کە ئەیاتێ یا چی تێناگەم لە پرسیارەکە یعنی تۆ ئەگە بچێتە ناو ڕەحمی ئافرەتێکی ترەوە ئەوەکو پێتم ئێمە ناکەین ئەو شتە نۆکە علم ئەمە باسەکەم نەک پراکتیزە ئامالی کردن وەک علم مەسەن مناڵێک کاتێک لە ڕەحمی دایکەکە دایکی خۆشی ئەبێت چی پێوەی ئەبەستێتەوە ئەو خواردنەی کە دایک وەرەگرێت و ئیدا بەو مناڵە بەڵێ بەس خۆی زۆر شت هەیە هەتا ینی ببێتە هۆی ئەوەی کە نەجاحەتی ئەو کۆرپەڵەیە کە قەزدەوێت لە ناو ڕەحمی ئافرەتەکە کە نزبەی نەجاحەت قەزت لەوانەیە کۆرپەڵەکە خۆی نەوعەتەکەی باش نەبێ لەوانەیە نەتوانێت خۆی بە ڕەحمی ژنەکەەوە ببەستێ لەوانەیە مشکلێک لە ناو ڕەحمی یەکشتی تر لە پێشەشی پێش بەرنامەکەوتە جۆرە ئشکالێک دروستە بێ کامیان ئەبنێت دایکەوە منداڵە خاوەنی هێلکەکە یا خاوەنی ڕەحمەکە با بڵین تۆخە بۆ ڕەحمی هیچی تر بڵێ ئەو چی ئشکالەکەی لە ڕووی علمیەوە لە ڕووی دینیەوە باس ناکەم لە ڕووی علمی و چی ئشکالەکەی وا باسی ئەو بکەیت کە کامیان دەبێتە دایکی ئشکال هەیە لەوە ینی وەکو پێتم ئێمە نەمان کردو ئەکید دەبێت کۆڵی فحوساتی بۆ بکرێت یعنی کە بزانێت ئەو دایکە دەسەدادیانە ناڵم من لەوێنە یعنی هەتا ئێستا من نەبینیومە نەکردوشمە یعنی بڵم ئەوە بێ و ناشیکەین لەبەرەوەی ئێمە ئەوەی کە دەوامەکەین ئێمە لێرانە ببێت یان لە هەر شوێنێکەکەەوە هین بێت هی دایک و باوکەکە هی خۆیەتی بەس تۆ لە ناحەی علمی و ئەڵێیت یعنی کە بکرێتە ناو ڕەحمێکی ترەوە چ سەبەبێکە بێتە فەشەلی یان ئەبێتەوە ئەوەی کە بڵی ئشکال دروستە بێت لەوەی کە ئەمە کامیان دایکانە ئایا مناڵ بەهێلکە و لەبەر ئەوەی تۆ کڕۆمۆسۆماتەکان لە ناو هێلکەکانی یعنی تۆ بێتە هینەی دایکەکەی کەوا داوێتی ئەوەی کە نەکەوەی کە هەڵی هەڵگرەکە هیچ کرۆمۆسۆمێک نایە بۆ ئەوەی کەوا هەڵیەگرێ دایکی نییە ئەوەی تر دایکێتی کاتە چی ئشکالێک دروستە بێت لەو کاتێ ناڵم ئێمە ناحەی دینیە خمنش لە ناحەی علمیەکەەوە ئشکالەکە نییە یعنی لەوان تۆ خۆتەڵی لە وڵات هەیە ئەیکەن لە کوردستانی خۆمان لە کوردستان لە عالەمی ئیسلامیشە لە غێری خستەخانە ئەهلەکان لە غێری خستەخانە حکومەکان ئەهلەکانیشان ناکرێت کەشتەکە ئەڵم پێت ناحەی دینیان مەمنوعە یعنی نەک مەمنوع ناکرێت کەس ناتوانێت ئەوە بکات لەبەر ئەوەی دین ڕێگەت پێ نادا کە تۆ شتێکی ینی لە باوەڕی بەدین نییە خۆ مەسیحی حتى مسيحي اصلا لەناو مەسیحی كان حتى طفل ئەنابی بیان زۆر لاهین نییە دوای دەبێت لە کە سوکارەکەی ئەوە یعنی کەڕازی بێ بە هەموو شتێک خۆ نەکە کەسێک بێ بۆ خۆی یعنی ها بەبێ ئەوەی ئاگای لێ بێ بیکەن یعنی بە ئەو کەسەی کە ئەچێ ئەی کاتیش دەبێت کە بزانێ هیچ چێ وەرەگرێ یعنی شوێنەوارە کۆمەڵایەتەکانی ئەم فتوایە لەلایەک و خودی منداڵدانی بەدیل چییە؟ ئایا لە کاتێکدا بلورە منداڵ کۆمەڵێک کێشەی کۆمەڵایەتی چارەسەر دەکات ڕەحمی ئەڵتەرناتیڤ دەکرێت وەک دوایین چارەسەر سیر بکرێت؟ پێت وایە منداڵی بلورین بۆ لە ڕووی کۆمەڵایەتیەوە چارەسەری زۆر کێشە ئەکات؟ لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەگەر ئێمە تەماشای خێزان بکەین یەکێک لە ئەرکەکانی خێزان هەر لە کۆنەوە هەتا ئێستاش بریتیە لەوە چەخستنەوە بریتی بووە لە پارێزگاریکردن لە بوونەوەری مرۆیی و بەردەوامبوونی و لەلایەکی تری کەەوە زۆربەی مرۆڤەکان غەریزەیان هەیە چەند غەریزەیەکیان هەیە چێک لەوانە لەلایەن ئافرەتانەوە غەریزەی دایکایەتیە و حەز دەکا ئافرەت ببێت بەدایک و لە هەمان کاتدا پیاوەکان غەریزەی مانەوەی زۆریان زیاترە و بەهێزترە بۆ ئەوەی درێژە پێدەری ناوی خۆی و خێزان و عەشیرەت و هۆزەکەی بێتن لەبەر ئەوە هەموو مرۆڤێکیش مافی خۆیەتی کەم غەریزانەی جێبەجێ بکەوە لە زۆربەی کۆمەلگاکانی دنیا بە تایبەتی کۆمەلگای خۆمان و ئەو کۆمەلگانەی کە هاوشێوەی کۆمەلگای خۆمانن ئەم غەریزانە لە چوارچێوەی خێزان و پرۆسەی هاوسەرگیریدا جێبەجێ دەبن باشە ئەمە لەکوێی پرسیارەکەی منە ئەتوانین جێ بکەین و ینی مناڵی بلورین لەکوێی ئەمە هێنە بێت بەڵێ زۆربەی هاوسەرەکان کە پرۆسەی هاوسەرگیری ئەنجام دەدەنیان کچێک و کوڕێک کە بڕیاری پرۆسەی هاوسەرگیری دەداتن دوای پرۆسەکە دوای ئەنجامدانی پرۆسەکە بە شێوەیەکی سروشتی بەبێ کێشە و گرفت دەتوانن وەچە بخەنەوە بەڵام هەندێکی تر لە هاوسەران ناتوانن بەو شێوەیەوە کێشەی گەورەتریان هەیە گرفتی تەندروستی ئاڵۆستریان هەیە ناتوانن بەم شێوە سروشتی و ئاساییە وەچە بخەنەوە لەبەر ئەوەش زانستی پزیشکی دوای ئەو هەموو پێشکەوتنێک کە بەخۆیەوە بینیوە و ئەو هەموو چارەسەرە و
ڕێگا چارە گونجاوی کە دۆزیوێتەوە بۆ هەموو کێشە تەندروستیەکانیش بە تایبەتیش کێشەی نەبوونی منداڵ و نەتوانینی وەچەخستنەوە. یەکێک لەو چارەسەرانە ئێستا لە سەردەمی ئێستادا منداڵی بلووریە. ئەوە من پێم وایە منداڵی بلووری زۆر کێشەی کۆمەڵایەتی هەتا ئێستا چارەسەر کردووە. زۆربەی زۆری هاوسەرەکان توانیویانە بەسەر ئەو کێشەیەدا زاڵ بن و توانیویانە ئەم ئافرەت. باشە، منداڵی بلووری بە دووشیەوە هەیە لە دەرەوە بڵێن پیتاندنی بۆ ئەکرێ و دەخرێتەوە ناو منداڵدانی دایکەکە خۆی. باشە، بەس هەشە نە ئەخرێت ناو منداڵدانی ئافرەتیشترەوە. ئەو کاریگەری نابێت لە ناحیەی کۆمەڵایەتیەوە. لە ڕووی کۆمەڵایەتیەوە بێگومان ئەوە بڕیاری دوو هاوسەرەکە دەبێت. کاتێک ئەم دوو هاوسەرە ئەم کێشەیان هەیە و سەردانی نەخۆشخانەیەک یان سەردانی پزیشکێک دەکەن، ئەوان بە هاوکاری پزیشکەکە بڕیار دەدەن کە ئەم پرۆسەیە چۆن بکرێت. بەڵێ لە دەست ئەم دوو هاوسەرە دەبێت بەڕاستی مەسەلەن ئەم مناڵە کە لە ڕەحمی دایکیش ترا کەسیش ترا دەیاندێ وەکوڵە ژنی دووەمی هەیە کابرا بەپێی فتوایکی تازە چ کاریگەریی بێ لەسەر کۆم ئەم مناڵە دوای تووشی مشکلە ئەبێ کامیان دایکێتی و کامیان دایکی نییە و کامیان گرفتیوانە. بەڵێ ئەمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەگەر سەیری ئەم بابەتە بکەین، باوانی منداڵ واتە دایک و باوک لە دوو ڕۆ دەتوانیشی بکەینەوە. باوان لەلایەکەوە دایک و باوکی بایۆلۆجیە، واتە ئەم دوو هاوسەرە ئەم ژنە و ئەم پیاوەیان ئەم منداڵەیان بەرهەم هینایە لە ڕووی بە هەڵگری هەموو سیفاتە بۆ ماوەیەکانی ئەو دوو کەسەیە. و لە هەمان کاتدا لە ڕوویەکی ترەوە ئەگەر سیر بکەین، دایک و باوچێک هەنا کە منداڵەکە بەخێو دەکەن. بۆ نمونە چونکە زۆر جار وارێک دەکەوی کە دایک و باوکە بایۆلۆجیەکە ئەو منداڵە پەروەردە نەکەن و بەخێو نەکەن. ئەوەش زۆر جار لەو منداڵانەی ئەوانەی کە منداڵیان نابێت و لە ڕێی مەحکەمەوە منداڵی کەسێکی دیکە وەردەگرن و بەخێوی دەکەن و لە هەمان کاتدا ئەوەکو منداڵی خۆیان سەیری دەکەن. هیچ جیاوازیەکی نییە. بەڵام ئەو منداڵی کە تو باز دەکەی بەو شێوەیە لە دایک دەبی. ئەمە لێرکانەدا دوو ئافرەتت هەیە کە ئافرەت هەردوو ئافرەتەکە بەکار هاتووە لۆ ئەوەی پیاوەکە ببێتە خاوەنی منداڵ. دایکەکەش ببێتە خاوەنی دایکەکیان دەبیتە خاوەنی منداڵ، بەڵام دایکەکەی دیکە یعنی نازانی چی بکە. ئەو ئایا خاوەنی منداڵەکەیە لە ڕووی بایۆلۆجیەوە خاوەنیتی، لە ڕووی پەروەردەیەوە کامیان خاوەنی ئەم منداڵەیە. چۆن لە ڕووی بایۆلۆجیەوە خاوەنی؟ واتە ئەمە لە هێلکەی ئەم ژنە دروست بووە. ئەمە بەسم حازی نەکرێ بڵین ئەو دایکی کە ڕەحمەکەی بەکرێت درراوە. چ پەیوەندێکی بۆ ئەوە بێ خۆی دەگەڕێتەوە سەر ئەوەی وەکی باسم کرد پەروەردەکردنە و گونجانە و ڕاهاتنە لەگەڵ ئەو منداڵە. زۆر جاران دایکەکە منداڵی خۆی نییە، بەڵام پەروەردەی کردیە، نەسیفاتی بۆ ماوەی وی تێدایە و لەنە لاو منداڵدانی ویشدا گەورە بووە. بەڵام لەبەر ئەوەی پەروەردەی دەکا و بە خێوی دەکاتن و بە کۆمەڵایەتی بوونەکە لە ژێردەستی ئەودایە کاتێک دەبێتە بوونەوەرەی کۆمەڵایەتی، ئەو کاتە هیچ جیاوازیەکی نییە، جیاوازیەکی لەو لەسەر مەسەڵەی کۆمەڵایەتیەکەیتەوە. بەڵێ لە دیو کۆمەڵایەتیەکەەوە نەک لە دیو بایۆلۆجیەکەەوە. بەس لە دیوی بایۆلۆجیەوە کۆمەڵێک التیزاماتی بەلایەن کەمەوە دینی دروستە بێ لەو کاتێ. ئەوە مەسەلە دینیەکان لەمایە تێکەڵاوەکرێن ئەکرێت ئێمە لە مەسەلە بکەنە مەسەلەیەکی دینی و فتوای حەرام و حەڵالی لەسەر بین. کاتێک لە ڕووی دینیەوە مامۆستایانی ئاینی فتوا لەسەر هەر بابەتێک دەدەن و هەر بابەتێک حرام دەکەن. دا هەر بابەتێک بێ، کۆمەڵایەتی بێ، یاساهەیی بێ، زانستی بێ، پزیشکی بێ، هەر بابەتێک، چکە ئەوان فتوا لەسەر هەموو بابەتەکان دەدەن. بە باشترە پێش ئەوەی کە فتواکە دەربکەن بەدیلیان هەبی، ئەلتەرناتیڤی ئەوەیان هەبیت. من لێرەوە پرسیار لە مامۆستایانی ئاینی دەکەم، ئایا کاتێک فتوایەک دەردەکەن و منداڵی بلووری حرام دەکەن بەدیلیان چییە؟ منداڵی بلووری حرام ناکەن بە مانای مناڵی بلووری، ئەوە گرنگە کە بینەر بیزانێ. ئەوان مناڵی بلووری بۆ شوێ ئەڵێن کە لە ڕەحمی دایک غەیری دایکی خۆیان گەورە بکرێن، نەک لە ڕەحمی دایکی خۆیان. بە هەر شێوەیەک کامە بەشی
حرام دەکرێت یان فتوای حرامکردنی لەسەر دەدرێت بە هەمان شێوە دەبێت ڕێگە چارەیان هەبێ و ئەو ڕێگا چارەیە علمیە زانستیە ئەکادمیە لە ڕووی دینیەوە سیر دەکا بەڵام دەبێت چارەسەری هەبێ دەبێت بەدیلی هەبێتن دەبێت چارەسەری گونجاو و زانستیانە دابنێ چونکە ئەمە پەیوەندی بە بابەتی زانستی پزیشکیەوە هەیە یعنی پزیشک دەتوانێت چارەسەر دابنێتن ئەو دەتوانێت ڕێگاچارەی گونجاو بۆ کێشە تەندروستیەکان بدۆزێتەوە نەک بەڕێی من مامۆستای ئاینی ئەگەر بەدیلی پێیە و بەدیلەکەش زانستیە ئەوە کێشە نییە کێشە لە فتوایەکە زانست و لە نێویشیاندا زانستی پزیشکی هەوڵی داوە زۆر نەخۆشی بۆ ماوەی و ترسناک چارەسەر بکات بەڵام بەردەوام دەبێت زەمینە کۆمەڵایەتیەکەشی بۆ ئامادە بکرێت بۆ ئەوەی کاریگەری نەرێنی نەبێت.